سەردانی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ شاری هەولێر و گەڕاندنی بەناو بەشێک لە شەقامەکانی شارەکە نیگەرانی بەشێک لە دانیشتوانی ئەو شاری بە دوای خۆی داهێناوە. شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە بەسەر دوو زۆنی سەرەکیدا دابەش بووە کە زۆنێکی کەمینە شاهانەیە و زۆنەکەی تر کە زۆرینەی دانیشتوانەکەی پێک دێنێت لە گەڕەکە هەژار نشینەکان پێکاتووە. ماگونیوەکە ئەو فەرعی ئێمە ئاوی نایە. ئێستا بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شارەکە بەدەست دەیان قەیرانی جۆرا و جۆرەوە دەناڵێنن با تایبەت نەبوونی ئاوی خواردنەوە و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی دیکە. لە چوارچێوەی مەراسیمی پێشوازی لە سەرۆکی فەڕەنسا گەشتێک بەناو بەشێک لە شەقامە تایبەتەکانی شارەکە پێ ئەنجامدرا کە کەوتونەتە ناو زۆنی شاهانەی ئەو شارەوە. ئەم زۆنە زۆرتر بەرپرسانی دیار و باڵای حکومی و حیزبی تێدا نیشتەجێن. تەواوی خزمەتگوزاریەکانی ژیانێکی شاهانە لەو زۆنە دابین کراوە بە جۆرێک لە ڕووی باڵەخان و شەقامەکانیەوە هاوشەوەی پایتەختە پێشکەوتوەکانی جیهان دەنوێنێت. هەر کاتێک کەسایەتێکی باڵای نێودەوڵەتی سەردانی هەولێر بکات بەرپرسانی ئەو شارە لەو زۆنەدا گەشتی پێدەکەن تا کەم و کوڕیە هەمیشەیەکانی هاوڵاتیانی شارەکە بشارنەوە. ئێستا لە شاری هەولێر دەستکەوتنی ئاوی خواردنەوەی پاک لە زۆربەی گەڕەکەکاندا بووەتە گەرمترین باس. کەمی کارەبای نیشتیمانی و قیرتاونەکردنی کۆڵانەکان و نەبوونی ئاوەڕۆ لە کێشە دیارەکانی ئەو گەڕەکانن. ئەگەر پێشترێکەمە بە 3000 نەفەرمان هاتوو پێ دەکرێت سەدەی بە 3500 یا بە 4000 هاتوو پێ بکەین. لەبەرەوەی بنزینەکە گرانە. سڕەش دەگری ئەوەندەی لە سڕە ڕادەوەستە هەموو وەختە لێت دەڕوات. ئەمە جیالەوەی سەرەی وەرگرتنی بنزین دوور و درێژن چونکە بەهۆی خراپیدارەدان و قۆرەخکاریەوە نرخی بنزین چەندین هێندە لەسەر هاوڵاتیان زیادی کردووە. لەو کابینەی بەحساب چاکسازی دەکەن ڕێپێدانیان ڕاگرتیان ئەنێ تو ڕێپێدانی ڕدەگریت چای دەکەی یان خرای دەکەی. جیاوازی نێوان دوو زۆنەکەی شاری هەولێر یەکجار زۆرن. لە زۆنێکیان ئاوی خواردنەوە بە ئەستەم دەست دەکەوێت بەڵام لە زۆنەکەی دیکە تەنانەت پارەی ئاوی 24 کاتژمێریش لە دانیشتوانەکەی وەرناگیرێت. Vere nakum raniye. Vere drandotiye. Xude aqime jwaceket xude. Mazva xude. ئەمە جیالەوەی بەرتەسکبوونەوەی ئازادی بیرروڕا و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە شارەکەدا بەردەوام بابەتی ناو ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان بووە. دادگاکانی هەولێر بۆ سزادانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان بەکاردێنرێن بە تایبەت ئەوانەی کابوونەتە دەنگی گەیاندنی ناڕەزایەتیەکانی زۆنی هەژارانی شارەکە. بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە گەڕاندنی وەفدە بیانیەکە بەناو چەند شەقام و گەڕەکێکی دیاریکراوی هەولێر و نیشاندانی ئەو گەڕەکانە وەک واقعی ژیانی هەموو خەڵکی کوردستان سیناریۆیەکی نادروستە کە بەر لە هەر شتێک متمانی هاوڵاتی بەدەسەڵات لەقتر دەکات. ئەوەش دەسەلمێنێت کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە پشتگوێخستنی گوزەران و تەنانەت هەستی خەڵکیشیان کردووەتە بەشێک لە کارنامەی حکومەتداریان.